بەڵێ بۆ گفتوگۆکنی زیاتر لەبارەی بارودۆخی سیاسی عێراق میوانمان دەبێت بەڕێز سەلاح بایەزیدی شرۆڤەکاری سیاسی لە واشنتنەوە لەگەڵماندا. بەڕێز سەلاح بایەزیدی ئەم کاتتان باش، چی بارودۆخی سیاسی عێراقی بەم ساتە گەیاند؟ سەرەتا سلااو بۆ جەنابتان و بینۆی کوردستان 24. لە ڕاستی ڕووداوەکانی عێراق بۆ کۆممان دەبینین چاوەڕان نەکراون نەبوو ماوەیەک بوو ئەو دۆخە بەرەو توندوتیژە دەڕۆی بەرەو ئەو گۆرانکاریان دەڕۆی، بەڵام کۆمەڵە گۆرانکاریش ناوچەکەدا بوو کە هاوتەریب لەگەڵ ئەو چێشتانەی عێراق دڕۆنە پێشەکە دەتوانێت کاریان لەسەر ئەو ڕووداوانە هەبێ. بە تایبەتی ڕۆژانی ڕابردوو باز دەو دەکرێت کە دانوستانەکانی ئەمریکا و ئێران گەیشتووەتە نێزیک بوونەوە دوولانێک سازانێک، بەڵام بە کۆمەڵێک راپۆرت کە ڕۆژنامەکانی دیکای وەکو بلومبەرگ وانە بڵاو بووە کە ئەم دانوستانانە ئەگەری خاوبوونەوەیان هەیە و ئەو سازانێک کە چاوەڕانکرا بوو ڕوو نەداوە. بۆیە بدەڵم ئەم ڕووداوانە بە گشتی ئەمووی کارگەران لەسەر ئەکتەرەکانی عێراقەیە و وتوانیان ئەو دۆخەش بگەنن. نقطەیە کە بەڕاستی من زۆر مدیال دیتم کە باس لە تەنانەت ئەگەر زۆر ڕادیکالی ئەکستریمیش بێ و باستەوە دەکرا کە دووبارە پڕۆژەی کۆتایی عێراق مەسەلەن باسی دەکرا، مەسەلەن کتێبەکەی باسی لە بە هەرمبوونی بەسی هەرمبوونی عێراق دەکرا لە نێوان کورد و سونە و شیعەکانی هەموو ئەو ئەگەرانە و بەرحاڵ بەکراوەی ماوەتەوە و کەسیش نازانێ بەڕاستی تا بەیانی چی لێدێ. من وەکو من تابعە و چاودێ ڕووداوەکانم کردو هەموو باس لەوە دەکەن کە بەیانی چاوەڕێی بڕیاری دادگای فدرالین کە بتوانێت بەحاڵ کاریگەری بەسەر ئەو ڕەوتی ڕووداوەکان هەبێت کە بەرەو چۆ دەڕات، بەڵام بەهاتنی بەڕاستی هێزەکانی چەکدار هەردوو لایەن و خوێن ڕشتن لە ناوچەی سەوز بەڕاستی هەموو ئۆگەرانە کراون، یعنی کە بەرەو چۆ دەچێت دەبێت چاوەڕان بین. بەڵێ ئەمڕۆ کازم حایری با بڵین دوێنێ کازم حایری کە یەکێک بووە لە مەرجعیەتەکانی ڕەوتی سەدری و شیعە لە عێراقدا باسی لەوە کرا و دەستبەردار دەبێت و ناتوانێت بەهۆی نەخۆشیەوە بەردەوام بێت، بەڵام داوای لە لایەنگران و شوێن کەوتوانی کرد کاوان بچنە پاڵ ڕێبەری باڵای ئێران. ئەمە سەدری زۆر نیگەران کرد و سەدر وتی من دەستبەرداری کاری سیاسیە بمو خۆپیشاندەرانیش ئازادن لەوەی چۆن هەڵسوکەوت دەکەن و بەرەو کوێ دەڕۆن. ئەم دوو پەیامە تا چەند وای کرد بارودۆخەکە بگاتە ئێستا؟ من پێمە ئەوەی کە ئەو پەیامێک کە ئایەتوڵا حایری ناردی ئەوەی کە لایەنگرانی سەدر یا بتوانین بڵێن بە گشتی مختاسەدری نیگەرانکەەوە بوو کە ئایەتوڵا حایری لە قومەوە لە ئێرانەوە ئەو پەیامە دەنێرێت لە ناوخۆی عێراقنێ. ئەگەرچی ئایەتوڵا حایری کاتی خۆی لەلایەن ئایەتوڵا سادق سەدرەوە باوکی مختاسەدر بەرحاڵ بۆ پێگەی گەیشتو و وەکو مەرجەی تاقی ناسراوە، بەڵام بە هەرحاڵ ئەوە دەگەێنێت بە شێوەیەک لە شێوەکان بەحاڵ دەستەوەردانەکانی ئێران، ینی کاریگەری بەسەر ڕەوتی ڕووداوەکان و تەنانەت بێدەنگبوونی ئایەتوڵا سیستانیش لە ماوەی هەژنۆمانجی ڕابردوو لەوەی کە بەرحاڵ کێشەکان و ململانەکان بەرداوام، بەڵام بە بێدەنجی ماوەتەوە بەران کەشی دیکەشی لەو کاتێدا بەکار هێناوە. ئەگەرچی لە ڕۆژانی ڕابردوو بەرحاڵ بەردەوام یا لە مانج باسی چەندجار هاتنی قاعانی جێگیری قاسم سلێمانی بۆ عێراق دەکرا و ئێران زۆرتر ئەگەرچی وڵاتانی نێودەوڵەتی یا هەرێمی باس لە ئەوە دەکەن کە لە ڕێگای بەرحاڵ دیپلۆماسیانەوە کارگەریان بەسەر بەبێ ئێران لە ڕێگای سەربازیەوە بەڕاستی کارگەریەوە، بەڵام ئەم جارە ویستێتی بەحاڵ کارتێکی ئاینی بەکاربێنێ و پێشم وایە ئەوەی کە مختاسەدر هەر زوو تویتێکی بڵاو کردەوە کە ئەو لە هەموو کاری سیاسی دەکچێتەوە کە ئەوەیە کە ڕێگان نادات بەرحاڵ وەکو لانی مەرجەحیەت یاوەی کە بەرحاڵ تەحویل ئێران بدرێ و ئەو دوور بخرێتەوە لەو پێگەی کە بۆ خۆی قایلە. بەڵێ بارودۆخی سیاسی عێراق پێتان وایە باڕاستێکی خراپتر بڕوات یان هیوایەک هەیە بەوەی کە لایەنە سیاسیەکان بگەنە بارودۆخێکی لە ئێستا باشتر و ڕێکەوتنێک بکەن؟ بەڕاستی ئەگەر سی ڕووداوەکان دەکەی ئێمە دەبینین گەرماوەی هەژنۆمانجی ڕابردوو
بەردەوام کە هەولێک دراوە بەرحاڵ کۆمەڵێک هەول دراوە تەوەی گرتوەکان وڵاتە گرتوەکانی ئەمریکا وڵاتانی ئوروپایی تەنانەت لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەولی داوە ئەمڕۆژە پەیام نادراوە کە بەرحاڵ لایەن عێراقیەکان لە هەولێر کۆبنەوە بەڵام ئەوەی کە بەڕاستی وەکو باسم کرد ڕەوتی هاتنی چەک بۆ یەکەم جار ئێمە بیر ڕووداوەکانی ساڵەکانی 2007 لە بەغدا دەکاتەوە گەچی ئەو کات زۆرتر ڕوبەڕووبوون و ململانە سەربازەکان لە نێوان سوننەکان و شیعەکاندا بوو بەڵام ئەو جار لە نێوخۆی شیعەکاندایە کە بەرحاڵ گەیشتە ڕادەیە کە بەرحاڵ وەکو باست کرد مقتاسەدر لە بەحاڵ پێگەی ئاینی مەرجعیەتیش دوور بخرێتەوە بۆ ئەنە بەڕاستی ئەو ئەگەرانەی بەکراوەی هێشتۆتەوە وەکو پێشت باسم کرد دەبێمە چاوەڕامی کە بزانین ڕەوتی ڕووداوەکان کە لە عێراق هەموو شتێک چاوەڕان کراوە بەرەو چۆ دەچێت. بەڵێ ناوەندەکانی لێکۆڵینەوە ناوەندە سیاسیەکان لە ئەمریکا هیچ قسە و بۆچوونیشان لەباری بارودۆخی ئەمڕۆی بەغدا و بەتایبەت عێراقەوە بارودۆخە هەبووە؟ تا ئێستا بەڕاستی هیچ لەدوانی نەبووە تەنیا شتێکی دەگەڕێتەوە بە حکوومەتی ئەمریکا من دیوما لەلایەن حاڵ باڵێسخانی ئەمریکا بۆ لە بەغدا کە داوای بەرحاڵ ئەوەی کردو کە باشترین چارەسەر گەڕانەوە بۆ گفتوگۆکانە و خەڵک ڕێز لە دام و دەستگا حکوومەتیکان بگرێ و حکوومەتیش دەبێت بەرحاڵ بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەی دوورتون تیژگەر خۆپەشاندان ڕوبەڕوو بوون. تا ئێستا هیچ لەدوانی نەبوو ئەگەر لە ڕۆژانی ڕابردوو هەندێک لایەن بەرحاڵ سیاست نێوخۆی ئەمریکا کارگەیتەوە بوو کە دەوڵەتی بایدێنیان بەوە تۆمەتبار دەکرد کە بەوەی ئەوەی کە گرنگی بە دانوستانەکان لە ئێران دەدا گۆڕەپانی عێراقی بۆ بەرحاڵ ئێران بەجێهێشتەوە بەڵام من پێما لە چەند سەعاتی داهاتوو یا تا بەیانی حتمما دەدوان و بەرحاڵ گوتار زۆر دەبێت لەو بارەوە ببینیم بزانین چۆن لێکی دەدەنەوە. بەڵێ لە ماوەکانی ڕابردووە داواکاری لە ئەنگرانی ڕەوتی سەدر ڕۆژانەوەی پەرلەمان بوو لەگەڵ ئەنجامدانی هەڵبژانێکی پێشوەختە پێتان وایە هەڵۆشانەوەی پەرلەمان چارەسەری بارودۆخی عێراق دەکات یاخود هەڵبژانێکی دیکەی پێشوەختە چی لە بارودۆخی سیاسی عێراق دەگۆڕێ ڕەنگە ئەم کورسێک زیاد بکە ئەو دوو کورسی کەم بکە کە لایەنە سیاسیەکان هەر بەم عەقڵیەتە کار بکەن هەر ناگەنەوە سەر ئەم بارودۆخی ئێستا؟ دروستە من بەڕاستی زۆر ئەستەمی دەبینم کە تەنانەت هەڵبژارنێکی دیکە بتوانێت چارەسەری ئەو دۆخی عێراق بکە ئەگەرچی لە 2003ەوە بەرحاڵ سیستمی هەڵبژاردن یا سیستمی دیاریکردنی حکوومەتی عێراق لەسەرەوە بوو کە هەر هێز و لایەنێک کە زۆرترین پارلەمانتاری دەبوو لە پارلەمان لەنەو ماڵی شیعەدا دەیتوانی حکوومەت پێک بێنێ بەڵام دوایەوە کە مقتاسەدر توانی نێزی 72 ئەندام پارلەمان دەست بێنێ و لایەنی بەرامبەر بەرحاڵ یاریەکەیان گۆڕی وەکردیانە دەبێ ئەو کەس ئەو لایەنە دەبێ دوو لەسەر سێی بەحاڵ ئەندام پارلەمانی هەبێت لە پاڵمانی عێراق بۆیە ئەم بەڕاستی بەروبوونەوە ئەم شێوازە گۆڕینی یاریەکە ئەم جۆرە توندوتیژانەشی دەکەوتەوە چون لایەنێک هەست دەکات کە بەرحاڵ غەدر و ناحەقی لەسەر دەکرێت لەگەڵ ئەوەی کە بەرحاڵ مقتاسەدر خۆی بە شێو لە شێوەکان خۆی گرێت دراوە بە بلانەی کە دەڵێ من دەسەڵاتدا نەبوومە و بە درێژایی 19 ساڵە لایەنەکانی دیکە بەحاڵ لە گەندەڵی لە ناکارامەیی لە بەفیرۆدانی سەر و سامانی خەڵکی بوونە بۆیە هەموو ئەوانە بەڕاستی باردۆخەی زۆر ئاڵۆز کردەوە بیشمان نەچێکە ئەو بڵاوبوونەوەی ئەو بەحاڵ ئەو ویدیوانەی دەنگیانەی کە بە مالکی بەو شێوە هێرش کردبوو سەر سەدر و لایەنگرانی ئەویش هەندەی دیکە دۆخەکەی ئاڵۆز کرد لە کاتی خۆی و هەموو ئەوانەی گیاندۆتە ئەمڕۆ کە بەرحاڵ کار گەیشتۆتە ڕوبەربوونەوەی چەکداریکە گەیشتۆتە ئەوەی کە دانێ مقتاسەدر بەحاڵ لە مەرجعەتیش دوور بخەنەوە لە ڕێگای کارتەشی ئێران بۆیە بەرحاڵ بەڕاستی من چاوەڕان ناکەم کە تەنانەت ئەگەر بڕیاری دادگای فێدرالیش بەیانی ئەوە بێت کە بەحاڵ پاڵمان هەڵبوشێتەوە یا هەڵبژانەشی دیکە لە داهاتوو بکرێ یا هەندێک کەس باس لەوە دەکەن کە سەرۆکۆمار واز لە پۆستەکەی بێنێ لەو ڕێگایەوە بەرحاڵ ڕێگا بکرێتەوە بۆ گۆڕانکارێکی دیکە بۆیە هەموو ئەوانە بەڕاستی تاقیکرانەوە لە ڕابردوو بۆیە زۆر بەڕاستی زۆر کەم ومێتەیە کە بتوانێت دۆخەکە چارەسەر بکەن. بەڵێ سەرکردایەتی سیاسی کورد چۆن مامەڵە لەگەڵم بارودۆخەی ئێستای عێراق بکات بۆ ئەوەی ئەگەر بارودۆخەکە لە ئێستا خراپتر بوو پرشی
ئەو شەڕەبەر هەرێمی کوردستان نەکەوێت. هەموو ئێمە هیوا دەخوازیین کە سەرکردایەتی کورد لەو کاتە بێگرتووی یەکریزی کە بتوانن بەڕاستی ئەم دۆخە تێپەڕکەن، چۆن بەڕاستی زۆر کەس پێ وایە کە بەرحاڵ خراپتربوونی دۆخی عێراقیە چوونە ناو شەڕێکی ناوخۆیی بتوانێت قازان بە کورد بگێنن. دروستە لە ڕووی هەندێک بەرژەوەندی و بەڵکو بتوانێت کورد بە حاڵی سوودمەند بێت، بەڵام ئەگەر کورد بە شێوەیەکی یەکگرتوو بەرحاڵ ئەو دۆخە تێپەڕ نەکانەتوانێت بە حاڵ یەکگرتوانە بە شێوەیەکی حەکیمانە بڕیارێک بداکە بتوانێت خۆی بە دوور بگرێت لە ئاگری ئەم شەڕەکە لە عێراق نێزیک دەبێتەوە. ئەگەر تەنانەت ڕووداوێکی نەخوازراوە بۆ ئەو ناوچەکانی ئێستا هەرێمی کوردستانیش دەبێت توانێت بۆ مەترسی هەبێت بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بۆ خەڵکی زۆر و من تەنانەت هەواڵەکان دیتم باسەوە دەکەن خەڵک لە بەغداد لە کەرکووک ناوچەکان دیکە بەڕاستی مەترسیان حەز بە مەترسی دەکەن و دانەوە بێنە بەرەو هەرێمی کوردستان بێن. بۆیە هەموو ئەم گۆڕانکاریان توانێت کاریگەری بۆ سەر هەرێمی کوردستانی بێت کورد نەتوانێت بە حاڵ بە یەکگرتوویی ئەم دۆخە تێپەڕ بکات. بەڵێ دەسوەردانە دەرەکیەکان لە بارودۆخی سیاسی عێراق تا چەند پشتی ئەم بارودۆخی ئێستا عێراقیان بەرەکەوێت؟ بیکمان 2003 تا ئێستا دەستێوەردانەکانی هێزەکانی هەرێمی و بەرحاڵ ئەمریکا یا وڵاتانی دەرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە لە وڵاتە بوونا کارگەری سەر عێراق بۆ حەولیان داوە کە بەرحاڵ زۆر جار کە دۆخە گەیشتۆتە دۆخێکی زۆر خراپ، دۆخێکی زۆر بەرحاڵ توانیویانە بەرحاڵ بەکارکردن لەگەڵ یەکتری و ئیقناعکردنی یەکتری بتوانن بە حاڵ دۆخە تێپەڕ بکەن. بەڵام وەکو کوتم بەحاڵ هەموو ئەوانش لە کەنار ئەوەدا لە کاتێکدا ڕوودەدا کامێ دەبینین کە دانوستانەکان نێوان ئەمریکا و ئێران گەیشتونەتە قۆناغێک کە یا دەبێت ئەم دانوستانانە بەرحاڵ سەر بکەوێت و بتوانێت ئەو کاتی ئێمە دەبینین ئەگە سەر بکەوێت بەرحاڵ ئێران لە بەرامبەر ئەم بەرحاڵ ڕێگەپێدانەی چۆن لە چۆ حساسان دەکات چ کارگەریی دەبێت لەسەر بەرحاڵ ئێران لەسەر عێراق و ئەگەر بەڕاستی ئەو دانوستانانەک و باز دەکرێت سەرکەوتوو نەبن ئێران چۆن مامەڵ دەکات لەسەر دۆخی عێراق بەرحاڵ چون ئێران و بەحاڵ سووریا وەکو لبنان وەکو بەحاڵ حیات خەڵوەتی خۆی دەبینێ و وەکو بەشێک لە هلالی شیعە ئەو شتێک کە بەحاڵ ئایدیۆلۆژی خۆی هەیە دەبینێ. بۆیە هەموو ئەوانە بەڕاستی هەم ئێران هەم ئەمریکا بەحاڵ ئەم وڵاتانی هەرێمی و تەنانەت شەڕی ئوکراین و رووسیاش کە بەحاڵ رووسیا کەوتوتە نێو گەماروانە بەحاڵ کارگەری هەیە وەکو کە چۆن بەحاڵ عێراق ئاینده عێراق چۆن دەبێت بەحاڵ کارگەری لەسەر وزەی جەهانی. بۆیە جەهانی بەڕاستی بە شێوەیە کارگەری خۆیان هەیە، بەڵام چونکی ئەو دۆخی ئێستا زۆر زووە ئێمە ببینی تا بەیانی بەڕاستی بەرحاڵ ڕاو گفتی بەڕاستی ئەو لایەنانە چۆن دەتوانێت کارگەری هەبێت لەسەر ڕەوتی ڕووداوەکان. بەڵێ بەڕێز سەلاح بایەزیدی شرۆڤەکاری سیاسی لە واشنگتنەوە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بووی. سوپاس بۆ شرۆڤەکان و بەشداری بەڕێزتان.